بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 16 چواری هەموو ساڵێک وەکو ڕۆژی ژینگەی کوردستان دیاری کراوە. ساڵ دوای ساڵیش ژینگەی کوردستان ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە بۆی زیادبوونی هۆیەکانی گواستنەوە، زیادبوونی ژمارەی کارگەکان و زیادبوونی پاژماوەی خۆڵ و خاشاق و مادە پلاستیکیەکان. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر مەترسیەکانی سەر ژینگەی کوردستان دەکەین، هەروەها بەرنامەی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی کوردستان بۆ پاراستنی ژینگە هەرێمی کوردستان چییە و بڵێن زیانەکانی کارگەکان و هەروە کۆمپانیا نێوتەکان چییە و بۆچی بودجەی پێویست بۆ بواری ژینگە لە کوردستانە تەرخان ناکرێت، هەروە بۆچی سندوقی ژینگە پارەی پێویستی تێدا نییە. 16 ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان دیاری کراوە. تا ئێستا ژینگە لە جیهاندا زۆر گرنگی پێدەدرێت، بەتایبەت دوای دەرکەوتنی مەترسیەکانی سەر ژینگە و کاریگەری لەسەر ژیانی مرۆڤ و ئاژەڵانیش. بەڵام لە هەرێمی کوردستان بە جۆرێک مامەڵە لەگەڵ ژینگە دەکرێت کە لە وەزارەتەوە کراوە بەدەستە و ئەو داهاتەشی بە ناوی ژینگە و ڕسوماتەکانیەوە وەردەگیرێت، ڕێژەیەکی زۆر کەمی نەبێت ئەوەی دیکەی ناگەڕێتەوە بۆ خزمەتی ژینگە. ئێمە هێشتا کارگەکانمان و کۆمپانیەکانمان لە ئاستی وڵاتانی جیهان نییە تاوەکو ژینگە پیسکەن لەو بوارەدا. ئێمە هۆکارەکانی گواستنەوەمان گرفتە. هۆکارەکانی گواستنەوەش بە جۆرێک لە جۆرەکان لە هەرێمی کوردستاندا تاوەکو مانجی حوزەیرانی ساڵی 2020 ناوەڕاستی 2020 گەیشتە 1,770,000 لە کۆتایی ساڵەکە داواتە کۆتایی ساڵی 2020 گەشتە 1,839,000 کەواتە بینی لە ماوەی 6 مانگە زیادەیەکی بەرچاوە بینی. بەڵام گرفتەکە لەوێدا بەشی زۆری ئەم زیادەیە بریتە لە هۆکاری گواستنەوەی تایبەت. هۆکاری گواستنەوەی تایبەت هۆکارێکە لەو هۆکارانی کە ژینگە پیس دەکات. ناکرێت هەرێمێک شەمەندەفەری نەبێت، چونکە لە ڕاستیدا بوونی شەمەندەفەرێک لە نێوان دوو پنتی هاتوچۆدا لە نێوان دوو شاردا بۆ نمونە 300 بار هەڵگرمان لە کۆڵ دەکاتەوە کە لەسەر شەقامەکاندا بوونیان دەبێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت ژینگەی هەرێمی کوردستان بەرەو دۆخێکی مەترسیدار هەنگاو دەنێت بەهۆی پاشماوەی تەندروستی و زۆری ڕێژەی ئەو ئۆتۆمبیلانەی لە هەرێمدا هەن و سوتانی دارستانەکان و چەندین هۆکاری دیکە. ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ بەهۆی بێپلانیمان بۆ ژینگە پارێزی لە هەرێمی کوردستان ژینگەی خاک و ژینگەی هەوا و دەنگمان بەرەو پیستربوون دەچێت. پلانێکی تۆکمە و ژینگە پارێزیمان نێ لە هەموو سێکتەر و بوارەکان، هەم لە بواری معامل و کارخانە و مەسفایەکان کە ئیش لە بواری نەوت و بەنزین و گاز و غاز و مشتەقاتی نەوت دەکەن و هەم لە بواری ئەوەی کە ئێمە ڕێژەیەکی یەکجار زۆر ئۆتۆمبیلمان هەیە لە هەرێمی کوردستان. بەم شێوەی ئێستا بڕوا لە داهاتوویەکی زۆر نزیکدا نەخۆشیەکانی دەرهاویشتەی پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستان بە دەردەکەون و ئێمە دووچاری خەیرانی زۆر گەورە دەبینەوە لە ڕووی تەندروستیەوە. چاڵاکیە بێسنووریەکان و چاوچنۆکی مرۆڤ بۆ دەستکەوتنی مادی زیاتر وای کردووە زیانی گەورە بەرژینگە بگات و مەترسی لەسەر ئایندەی مرۆڤ خۆی دروست بکات. هەر بۆیە چاڵاکیەکان لەسەر ئاستی جیهان بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی سەر ژینگە لا بەرفراوەمبووندان، بەڵام لە هەرێمی کوردستان حکوومەت هیچ هەنگاوێکی جدی لەو بارەیەوە نەناوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە تۆدۆی سەرەکی میوانداری معروف مەجید هاوسەرۆکی بۆردی ڕێکخراوە ژینگەکانی سلێمانی هەڵەبجە، هەروە لە هاولێریشەوە لوقمان شێروانی بەرپرسی فەرمانگەی هۆشیاری و ڕاگەانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێممان کردووە. سوپاسی ئامادەبوونتانە کە کاک معروف بەخێر بێن لەسەرتا لە بەرزستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە ڕۆژی ژینگەی کوردستان کە 16 چواری هەموو ساڵێک دیاری کراوە. باشترین یاد چییە بۆ ڕۆژی ژینگەی خود دەبێت لەو ڕۆژەدا و لە باقی ڕۆژەکانی تریشدا گرنگی بە چی بدرێت؟ بەنای خۆی گەورە و میهرەبان، من دەمەوێت لەم ڕۆژەدا سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی سەرجەم ژینگە پارێزان و ژینگە دۆستانی هەرێمی کوردستان ئاراستە بکەین کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەبێ لێبڕان و بەبێ هیچ ئامانج و بڵێن بەرژەوەندێکی تایبەتی ڕۆڵیان هەبوو لە پاراستنی ژینگەی هەرێمی کوردستانە و لامان کاتیشا درود و سڵاو بنێرین بۆ گیانی ئەو قوربانیانی بڵێن ئەو تاوانکاریایی کە لە چواردەی لە 16 چواری 1970 لە دۆڵی بالیسان ڕوویدا کە
بۆ یەکەم جار ڕژێمی باسی ئەو کات یاخود بڵێن ڕژێمی باسی ڕووخاو بە چەکی قەدەغا نزیکەی 450 هاوڵاتی بێتاوانی شەید کرد و نزیکەی 8,000 هاوڵاتیش بۆ هۆیە و بریندار بوون. ئەگەر ئێمە باسی ڕۆژێک یاخود دیاریکردنی ڕۆژە بکەین بۆ ژینگەی هەرێمی کوردستان، من لەو باوەڕەیە ئەمە خۆی لە خۆیان بچووکردنەوەی بڵین ئەرکی ئێمە بەرامبەر ژینگە، بەڵام ئەگەر بێت و بڵین لە کۆی ساڵەکەش ڕۆژێک دیاری کرابێ بۆ ئەوەی وەکو بیرهێنانەوەیەک بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان خراپ نییە. بەڵام دەبێت چی بکرێ بۆ من لەو ڕۆژەدا و کە ئەوکو بیرهێنانەوەیکیش بێ ئەگەر نەدەبێت لە هەموو ڕۆژەکان گرنگی بە پاراستنی ژینگە بدە، دەبێت چی بکرێ، ینی شتێک باشترین شتێک کە بکرێت لەو ڕۆژەیە. خۆی ئەگەر ئێمە پێناسەیەکی ژینگە بکەین، ژینگە تەنها خۆت ناگرێتەوە، هەموو ئەو شتانە ئەگرێتەوە کە لە دەوروبەرتن، کەواتە ئەرکی ژینگە یاخود ئەو پێشێلکاریانە یاخود ئەو مافانی کە ژینگە هەیەی بەسەرێمەوەیە چەند تەوەرێکی جیاواز لە خۆ ئەگرێ. ئێستا ئەگەر بەدەستی من بواە بۆ منە بەیانی 16ی چوارە کۆمەڵێ هۆکاری سەرەکی کە بوونەتە هۆکاری پیسبوون یاخود لە داهاتوو ئەبنە هۆکاری پیسبوونی ژینگە ڕامەگرتن. ینی بۆ نمونە بەدەست من بواە بەیانی کەمترین ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان هەمێش هاتوچۆی پێ بکرێ. بۆ نمونە ئەو کارگە پیشە سازیانی کە لە هەرێمی کوردستانە هەن، پاڵە گەونەوتیەکان هەن کە بەداخەوە بەشێکی هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگە هەرێمی کوردستان بوونە. بۆ نمونە ئەو هاوڵاتیانی کە بەبێ گوێدانەدان بە مەسەلەی بەکارهێنان و سەرفکردنی ئاو لە هەرێمی کوردستانە، بۆ نمونەگە تەنها بۆ ڕۆژێکیش بواە، بۆ نمونە ئەم کرد بە بڕیار و بە ئەمر بۆی کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە پابەندی ئەو ڕێکارانە بن، بۆی لایەنی کەم وەکو چۆن لە کۆرۆنا بینیمان کە کارگەکان لە کار کەوتن، بۆ نمونە جموجۆڵی هاوڵاتیان نەما، بۆ نمونە جموجۆڵی ئۆتۆمبیل بە هەمان شێوە زۆر کەمی کرد. هەمومان دڵمان بۆ خۆش بۆمانگول لایەنی کەم ژینگە و سروشت پشوویەکی داوە. یعنی مەگەر بۆ تەنها ڕۆژێکیش بیانی بۆ نمونە چۆن لە 16ی سێ چەند خولەکێک ئۆتۆمبیل ڕائەگیرەوەکو ڕێزێک بۆ قوربانیانی ئەو مەرگە ساتە، بەدەست منیش بوایانی وەکو هاوسەرۆکی بۆردی ڕێکخراوەکان یان وەکو ژینگە دۆستێک هەندێک ڕێکار هەیە لە سەرەتا لە حکوومەت و ئەم گرتە بەر، اینجا ئەو کاتە هاوڵاتیانیش لەو باوەڕێیان دڵیان پێخۆش بوو بڵێ حکوومەت مادام ئەم کارانەی گرتووەتە بەر بۆ ئەوەی لایەنی کەم ئەمڕۆ ژینگە پشوبدا، منیش وەکو هاوڵاتیەک ئەو کارانی تراکە. باشە، بەس لە هەمووان ماوتر ژینگە پارێزەکانی ناوانەی کە لە کۆمپانیەکانی پاکەرەوە کار دەکەن، ئەوان لە هەمووان زیاتر خەمی پاراستنی ژینگەیانیە و بە بڕپارەیەکی زۆر کەم هەرێمی کوردستان. لە هەموو وڵاتان ژینگە پارێزان بە ئەندازیاری ئاوەدانی بە ئەندازیاری پاکوخاوێنی ناوەبرێ، بەڵام بەداخەوەی کە ئێستا ئەم کاتەم بەرنامەی لەگە بەڕێستا ئاکەین بەشێک لە ژینگە پارێزەکانی شار و شارۆچکانی هەرێمی کوردستان مانیان کردووە لە بریچ لە بەرامبەرچی لەبەرەوەی کە لە مانگێکە ڕۆژانە 8 کاتژمێرکاریان پێکرێ، بەڵام لە بەرامبەر ئەوەیە 300 بۆ 400,000 موچەیان هەیە کە ئەمە بەڕاستی غەدرە لەو ژینگە پارێزانە ئەکرێ. هەم من چەند پۆستێکم بینی لە ماوەی ڕابردۆشتی زۆر جوان وتراوتیان ماوەیەکی زۆر پەرلەمان داخرا هیچ کاریگەری لەسەر ژیانی خەڵک نەبوو. بۆ نمونە چەند مانگێک سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی نەکرد، هیچ کاریگەری نەبوو. بۆ نمونە ئێستاش وەزارەت هەیە وەزیری نییە، هیچ کاریگەریەکی لەسەر ژیانی خەڵک دروست نەکردووە، بەڵام یەک ڕۆژ دوو ڕۆژ لە بۆ نمونە یەک هەفتە ئەگەر بێت و ژینگە پارێزەکان کارەکانی خۆیان نەکەن، بۆ نمونە هەموو کوردستانە بێتە زبڵدان و ئەو پاژماوەی کە خۆمان بەداخەوە ڕۆژانە بەکارێنین ئەو بڕپارەی کەمەی کاشیان ئەویشیان وەکو پێویست پێ نادرێت نەبەرز دەڵێ مانیان گرتووە، نەخێرتریش حاڵەتە بوو کە دژی ئەو کۆمپانیانە دژی حکوومەتیش هەرمانگرتنی ئەو ژینگە پارێزانە هەبوو. من ئەمڕۆ پرسیارم کردووە ژینگە پارێزەکانی سنووری قەزای چەمچەماڵ و بەشێک لە زۆنەکانی ترکە لەلایەن کۆمپانیا و سەرپەرشتیەکرێ، من ئەڵێم جێگای دەستخۆشین کە بەڕاستی لەوەتی ئەوان دەست بەکار بوونا شار خاوێن بووە، دەرەوەی شار خاوێن بووە، بەڵام بەداخەوە ئێمە لە بۆنەی یادی ئەنفالین کە دوێنێ لە چەمچەماڵ کراوە بۆ نەبیانی ڕۆژی ژینگەیە ژینگە پارێزێک موچەکەی 300 بۆ 350,000 ئیتر لایەنی حکوومەتە نایدا بە کۆمپانیا نایدا بە ژینگە پارێزەکان زۆڵمیان لێکراوە بۆیە مانیان گرتووە لە چەند گەڕەکێک بینیمان زبڵ و خاشاکان بڵاو ببووە. سوپاس دەکەم کاک لوقمان، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت بە دیاریکراوی لە 16ی چوار سپەی وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئێوە چی دەکەن؟ هیچ بڕیارێک یاخود مەراسیمێکەیە بۆ مەسەلەی ژینگە؟
بەناوی خی بەخشندە و میهرەبان ئەستاڕۆزم بۆ جەنابێت بۆ بینەران بۆ کاک معروف هەروەها بۆ تێغڕای خەڵکی کوردستان پیرۆزباییمان هەیە و سەرخۆشیمان هەیە دڵنەوەیی بۆ شەهیدیانی کیمیاباران کە بۆ یەکەم جار لە بوندانی شێخوەسان و بالیسان ئەنجام درا بەداخەوە. دەمەوێت دەستخۆشی و سوپاس و پێزانین ئاراستەی هەموو ئەو ڕێکخراوە ژینگەیەکان و چالەگوانانی ژینگە و تێگڕای دڵسۆزانی ژینگە بکەم. ومێ دەکەم هەموو هاوڵاتیانی کوردستان ساڵ بە ساڵ چرکە بە چرکە گرینگە ژینگە بزانین و بزانین ژینگە پەیوەستە بە تەندروستی و ئێستا و ئایندەمان. بۆیە ئێمە بێژینگەیەکی تەندروست هەرگیزا و هەرگیز ناتوانین تەندروست بژین. لەو پێناوەدا هەر کارێک بکری هەر کەسێک بیکە بە تایبەتی ئەوانەی کە ئەرکیانە پێم وایە گەورەیە بۆ خۆیان دووەم خزمەتکردنە بە مرۆڤایەتی و بە گەردون. لە ڕاستیدا دەستەی پاراستن و چاکردنی ژینگە وەکو ئەو ئەرکەی لە ئەستۆیدایە کە بەپێی یاساکانی ژمارە 8 ساڵ 2008 و ژمارە 3 ساڵ 2010 ئەرکی چاودێریکردنە و لەگەڵ هۆشیاری. ئێمە ساڵانە هەمیشە بە تێگڕای ساڵ کار لەسەر سێکتەری هۆشیارێکن چووکی فەرمانکەی من هۆشیاری و ڕاگەاندنە فەرمانەکانی تریش کار لەسەر هەڵسەنگاندنی پرۆژەکان و چاودێری و بەشێکی لە ڕەزامەندی پرۆژەکان لە لای دەستەی ژینگەیە بە ڕیپۆرتی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگایی تێدەپەڕێ ئەنجا ڕەزامەندی دەدرێت. بەڵێ ئەی سەبارەت بە گرنگە ئێمە ژینگە زۆر لە ڕۆژێک گەورەترە. بەڵێ فەرمە. ژینگە زۆر لەوە گەورەترە ئێمە لە ڕۆژێکدا باسیکەن پێم وایە پێویست دەکا ئێمە ژمارەیەکمان هەیە دەڵێ 24 حەوت 12 واتە ڕۆژی 24 ساعت حوتەی حەوت ڕۆژ مانگی 12 مانگ پێویست دەکات لە خزمەتی ژینگە بین بۆ ئاراستەی کە هەموو هەنگاو کارێکمان لەژێر چاودێری سێکتەری ژینگە بڕوە چونکە دەرئەنجام هەرچەندە ئێمە پێشکەوتوو بین هەرچەندە باڵەخانەی بەرزمان هەبێ شەقامەکانمان قیرتاو بن بەڵام ئەگەر لە ژینگەیەکی تەندروستدا نەژین بێگومان ناتوانین سەلامەتیش بین. کاتێک سەلامەت نەبووین ڕاستەخۆ مەترسیمان لەسەر تەندروستی دروست دەبێت کە مرۆڤ تەندروستی لە دەستدا هەر شتێکی بە هیچ بەهایەکی نییە. لەم ڕوانگەوە چاودێریکردنی ژینگە پابەندبوون بە بنەما و پرانسیپەکانی ژینگە فاکتەرێکی زۆر گرنگە بۆ کۆمەڵگایەکی ئاسوودا و بۆ خۆشبەخت و بۆ ئەوەی کە دیاردەی نەخۆشیەکان کەم بکەینەوە بە تەندروستی بژین. باشە کاک لوقمان وەکو خۆتان بۆ ساڵیادی ڕۆژەکە چی دەکەنیت بڕیارێکە یاخود هیچ مەراسیمێکیش دەکرێت؟ ئێمە بەهۆی پابەندبوونمان بە بڕیارەکانی لێژنەی باڵی کۆڕۆنا کە بەڕێ سەرۆکی دەستایەکی لە ئەندامەکانە کە هەموو کۆبوونەوەیەک و هەموو چالاکێکی ئامادەبوون تێدا قەدەغە کراوە لەلایەن لێژنەی باڵاوە بۆ ئێمەی چالاکێکی جەماوەریمان نابێت. ئەوەی کە هەمانە زیاتر پەیامەکانن لە ڕێی سۆشال میدیا و کەناڵەکانی ڕاگەاندنەوە بە هاوڵاتیان دەگا کە ئەوەش پلان هەیە کات نزیکی تا 2 ملیۆن هاوڵاتی لەو پەیامانە سوودمەند بێ و ئەو پەیامانەی کە ئێمە هەمانە کە بەشێکی ڕێنماییە ژینگە بناسن و بۆنەی ژینگە شانزەی 4 بناسن و بەشێکی تر هاوڵاتیان پابندی ژینگە پارێزی بن تێکڕان لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە بێگومان چونکی سێکتەری ژینگە ئەگەرچی جیاوازەکان هەرچێک بن بەڵام کەسمان لە ژینگە بەدەر نین قەیرانەکان هەرچێک بن ئەگەر قەیرانی ژینگەش بێتە سەر زۆر کارەسات بارتر دەبێت وەکو چەند نمونەیەکی ڕابردوو ئێمە قەیرانێکی سروشتیمان هەبوو دەرەنجامی تەقینەوەی بورکانێک بوو لە ئیتاڵیا کاریگەری ئەو بورکانە گەشتە هەرێمی کوردستانیش بەڵام خۆشبەختانە کاریگەریەکە زۆر کەم بوو کە دەکرێت بڵێن ترشەباڵان ڕووی نەدا واتە باران ڕووی نەدا کە زیانەکانی زۆر کەمتر بوو بەڵام ئەگە باران بووایە بێگومان زیانەکانی زۆر زیاترە بوو. لەبەرەوە بابەتی ژینگە ئێمە ئیژەکەن لە پێناو ژینگەیەکی پاک بۆ تەندروستێکی باش بە حکمی ئەوەی کە ئێستا کۆڕۆنا هەیە ئێمە ڕەچاوکردنی ئەو بڕیارەکانی لێژنەی باڵی کۆڕۆنا کۆبوونەوەکانمان جەماوەری نابن. باشە وەکو دەستەکەی خۆتان بودجەی پێویست و کارمەندی پێویست و ئەوانەی پێویستان هەیە خو دەسەڵاتی پێویست بۆ جێبەجێکردنی کارەکانتان هەم بۆ مەسلەی هۆشیاری هەم بۆ مەسلەی مۆڵەدان بە و پرۆژانەی کە بۆی کە سەلامەتی ژینگەی پەیڕەو بکەن؟ بێگومان هەمیشە سەرۆکی دەستا قسێکی جوانی هەیە دڕە لە باربوونی ژینگەی سیاسی هۆکارێکە بۆ سیاسەتی ژینگەی
ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کێشە هەن کە بەشەکان پەیوەندی بە قەیرانی داراییەوە هەیە و ئەو قەیرانی دارایی کاریگەر لەسەر سێکتەرەکانی تر هەیە بێگومان چونکە کە تۆ کاتێک باسی ژینگاکەی باسی کواڵیتی باشی ژیانەکەی ئەگە هاوڵاتەیەک موچەی نەبێت لەوانەیە ئاسان نەبێت باسی ژینگەی بۆ بکەیت قسێکی کوردی خۆمان هەیە دەڵێ زگم تێرکە دا باسی ڕۆشنبیری بۆ بکە ینی ئەمانە خۆیان گرفتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە هەمیشە دەڵێن ئەگە مرۆڤ هەرچەندە سەرمایەدار و زەنگین بێ پوڵەکە و پارەکەی بە ملیۆنان دۆلار بێ ئەگە تەندروستی باش نەبوو بەهای نییە بێگومان تەندروستی مرۆڤ کاتێک بەدیدێ دەبێت لە ژینگەیەکی پاک بێ کەواتێمە قەیرانمان هەبێ هەر کێشێکمان هەبێت دەبێت ئیلا کار بۆ پاراستنی ژینگە بکەین سەبارەت بە دەسەڵات و لە لۆجستەکانی تر ئەوەی کە بڵێن بە پێیخواستی ئێمەیە نەخێر ئێمە بە حکمەوەی کە زیاتر لە ژینگە گەیشتوین زۆر طموحمان زیاترە بەڵام دەشکرێ لە هەندێک شوێن ئەو دەسەڵاتە دابش کرابێت لە نێوان ئێمە و لە نێوانلانەکانی تر بۆ نمونە مۆڵپێدانی کارگەکان بەشێکی ڕەزامەندێکی لا ئێمەیە بەشێکی لە وەزارەت و لە دەستەکانی ترن بەڵام ئەوەی کە ئێمە تاگلایەن کە بەرپرسیارین لە دانانی پلانی استراتژی هۆشیاری ژینگەی یان لاینی یەکەمین لە پرسی ژینگە ئەوە ئێمەین وێڕای ئەوەی کە لە چەندان و دەستگایەکدا هەندێک شت هەن بە ناوی ژینگە وەک بەڕێوەبەرایەتیەک وەکو شتێک بەڵام ئەوە هەر ئەرکەکەی ئێمە کەم ناکاتەوە بەڵام وێڕای ئەوەش ئێمە سوپاسی ئەوانەکەین کە ئەوانش لە خەمی ژینگەدان جۆرێک لە جۆرەکان هەر نەوێت لا وەزارەتەکەی خۆیان گرنگی بە سێکتەری ژینگادن بۆ ئێمە خواستمان زیاترە لە مەوزوعی داراییشدا بەڕاستی حکوومەتی هەرێم کۆمەڵێک و دەڵێ گرتنەوەی هەیە لە سەرفکردنی هەندێک پارەدا بەڵام خۆشبەختان لەگەڵ ئەوەشدا بەپێی ئەو توانای هەنگاو دێنین و کارەکەین بەڵێ سوپاس دەکەم کاک معروف سەبارەت چی وەکو خەڵک چی وەکو حکوومەت چی لە پرۆگرامەکانی خوێندن ئەو بەیاخێک کە پێویستە بۆ ژینگە هەبێت هەیە لە کوردستان هۆشیاریە پاراستنی ژینگەیە خۆیکردنەوەی مەترسیەکانە بڵێن خۆی ئەگەر ئێمە بپرسین ئایا مەسلەی سێکتەری ژینگە تا چەنە لای حکوومەتی هەرێمی کوردستان گرنگە دەکرێت ئێمە لەوە پرسیارەکە دەست پێ بکەین کە خۆی مای خۆشحاڵی و لە ساڵی 2010 بۆ یەکەم جار لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتێک دروستکە بە ناوی وەزارەتی ژینگەی هەرێمی کوردستان کە ئەمە جێگای خۆشحاڵی چالاکوانان یاسا کە لە 2010 دەرچوو لە 2005 کابینەکە پێکات بەڵێ ساڵی 2010 وەزارەتێک دروستکراوە بە ناوی وەزارەتی ژینگە کە ئەمە جێی تموح و مای خۆشحاڵی ڕێکخراوەکانی ژینگە یاخود بڵین چالاکوانان بوو بەڵام دوای ئەوە بەداخەوە حکوومەت لە جیاتی ئەوەی بێ بۆ نمونە دەستە وەزارەتی ژینگە بکات بە ئەنجومەنێکی باڵا وەک چۆن ئەنجومەنی دادوەری هەیە یان چۆن ئەنجومەنی ئاسایش هەیە ینی لە دەرەوەی وەزارەتەکان هات وەزارەتی ژینگەی بچوو کردەوە بۆ دەستەیەک ینی سێری کە خۆی لەمایان ناومێدیەکی تریدایەوە بەچیە بەو کەسانی کە لە هەرێمی کوردستانە خەمی ژینگەیانە ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەشێکەیە بە ناوی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان هەروەکو چۆن دەستەکانی تر دەستەی گەشت و گوزارە دەستەی مافی مرۆڤە ینی هەمومان نزانین لە وەزارەت بچووکترە و دەسەڵاتەکانی کەمترە ئێوە پێتان وایە دەبوو پرسی ژینگە لە وەزارەتیش باڵاتر بە ئەنجومەنێکی باڵا بە دەسەڵاتی باڵای هەبێ لە وڵاتان نەک ئێمە هەر زۆربەی ئەو بەڕێزانی کە ئێساش لە کاروباری ئیداریاتی دەستە کارەکەن یاخود دڵسۆز و چالاگوان و خەڵکی ئەکادیمی لە بواری ژینگەیە پێیان وابوو کە ژینگە ناکرێت تەنها قەتیز بکرێت لە وەزارەتێکە یاخود لە دەستەیەەکە من ئەمە قسەی کۆچکرد و مامۆستا شەماڵ مفتیە کە یەکەم کەس بوو لە هەرێمی کوردستانە بیرۆکەی دامەزراندنی ڕێکخراوی ژینگەیە بووتی ناکرێ ژینگە هەمووی کۆ بکەیتەوە لە وەزارەتێکە خۆمان نەزانین ڕۆتینات و ئیشوکاری وەزارەتەکان چۆنە لە هەرێمی کوردستانە ئەمە ئەگەر لە ڕووی بڵین گرنگی پێدانی حکوومەت ئایا گرنگی پێداویان وەکو بوجەش بودجەی پێویست نییە پێت وایە بۆ پرۆژە ژینگەیەکان بۆ هۆشیاری ژینگەیی خۆی کاک حەکیم بەداخەوە هیوادارم کاک لوقمان دوایی چۆنەڵێ شیکردنەوەیەک لەسەرەوە بکە لە هەرێمی کوردستانە ژینگە بۆتە ئامڕازێک بۆ کۆکردنەوەی پارە ینی لە بەشێک لە وەزارەتەکان پارە وەرەگیرێ بە ناوی ژینگەوە بەڵام ئێمە لەو لاوسێرەکەین دەستەی پاراستن و چاکردنی ژینگە تەنها سنووخەکە بەناوێتی ینی ئەو پارانی بۆ منە بۆ وەزارەتێک داهاتی خۆی هەیە لە 120 ئەم داهاتە ئەتوانێت بۆ وەزارەتەکەی خۆی سەرفکاتەوە لە کاتێک ئێمە هەمومان نزانین لە وەزارەتی شارەوانی پارە وەرەگیرێ بە ناوی ژینگەوە لە وەزارەتی ناوخۆ پارە وەرەگیرێ لە سامانە سروشتەکان و کۆمەڵی شوێنی تر بۆ من هەر لیژنە هاوبەشەکان ئێمە ئەبینی لە
ئاستی پارێزگاکان بەشێکەیە بە ناوی ژینگەوە. ئایا ئەم پارەی کە بە ناوی ژینگە لە هاوڵاتیەک یاخود لە سەرمایەدارێکیان لە کەرتی تایبەت لە کۆمپانیا گوەرەگیرێ پاشە ڕۆژەکەی چییە؟ بۆ من ئەم پارەیە چی لێ دێ؟ ئەمە مایی پرسیارەکە لە کۆتا لێدوانی بەڕێز سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئاماژەی بەوەدا ئەو پارانی بە ناوی ژینگەوە وەرەگیرێ نایەتەوە بۆ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە. ئەگەر بێتەوە لە کاتێکا بۆ نمونە ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە خۆشبەختانە ئێستا لە ئاستی هەرێمی کوردستان 5 بۆردمان دروست کردووە نزیکەی نوێنەرایەتی 100 ڕێکخراوەکەین هەر لە دووەکەوە تاوەکو گەرمیان 5 بۆرد دروست کراوە. ئەگەر بێت و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە داهاتێکی باشی لەبەردەسا بێ لە کاتێکە بەڕاستی ئیدا بڵین هەیکەلی دەستەی ژینگە زۆر بچووکە. یعنی بۆ معلوماتان دەستەی پاراستن و چاکردنی ژینگە تەنها لە پارێزگاکان و لە ئیدارە سەربەخۆکان فەرمانگەیان هەیە. ئەم فەرمانگانە دانەبەزیون بۆ خەزا و ناحەکان. لە کاتێکە ئەمە گەورەترین گرفتی هاوڵاتیانە بۆ نمونە هاوڵاتیە بڵێ مامەڵەیەکی هەبێ بێ لە قەزایەکەوە بێتەوە بۆ چۆ بۆ پارێزگاکە یاخود بۆ ئیدارە سەربەخۆکان. لە زۆربەی ئەو شوێنانە ڕێکخراوەکان ئەو بۆشایی و کلێنیان پڕەوە کردووە کە دەستی پاراستن و چاکردنی ژینگەیەتی. ئەوەی کە جەناب دووتت ئەگەر بێت و بۆ بودجەیەکی باشی هەبێ ئێمە داوای پارە ناکەین. بەڵام بۆ منە بەیانی دەستی پاراستن و چاکردنی ژینگە بۆ نمونە بەیانی 16 مانگە ئەگەر چالاکیێکی گشتگیری هاوبەشی هەبێ ئەو کاتە پێویست ناکە فەرمانبەرەکانی لە سلێمانیەوە بێنە قەزای چەمچەماڵ بچنە شارباژێر بچنە بۆ نمونە قەزایەکی تر ئەو کاتە ئەکرێ بە هەمانگی لە ڕێی بۆرد و ڕێکخراوە ژینگەکانەوە کارەکان بکەن. بۆیە من لەو باوەڕێم کاکشیروانیش کاک لوقمانیش لەگەڵ منە هاوبۆچوون بێ کە ئەم هەیکەلی ئێستای دەستەی ژینگە هەیەی لە هەرێمی کوردستانە هەستەکەم هیچ خزمەت بە ژینگە ناکە لەبەرەوەی قەتیس کراوە لە چوارچێوەی دەستێکا و لامان کاتیشە دەستکراوە نین لە بودجەیەکی دیاری باش ئەوە وتت ڕەنگ هەندێک وەزارەت پارە پێدا بکەن و نەگرێتەوە بۆ ڕستەی ژینگە هیچ ڕێکخراویش نییە لە بواری ژینگە پارە وەرگێ فەند وەرگێ پاڵپشتی وەرگێ بەڵام لە پرۆژی ژینگە سەرفی نەکات ئەوەش نییە هەندێک ڕێکخراو خۆی مەسلەی ڕێکخراوەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان گە بەگشتی باسیکەین لەسەر چەند پۆلێنێک دیاریکراوە بەشێکیان 100% ئامانجیان خزمەتکردنە بەشێکیان ئامانجیان خۆ دەرخستن و دەرکەوتنە لە پەنای کارێکی ڕێکخراوی ئەگەر ڕێکخراویش نەبێ جاری وایە بەناو پیا معقوڵێکەوە دەرەکەوێ بۆ منە جاری وایە بەناوی ڕێز عەشرێتێکە و کەسێک دەرەکەوێ پێی خۆشە لە سنوورەکەیان لە ڕێی ئەم ئیشەوە بناسرێ لە مەسەلەی پارە پیاکردنا من ئەمە بۆچوونی خۆمە ئەگەر ڕێکخراوێک بەشێک لە کارەکانی یاخود ژیانی خۆی تەرخان کرد بێ بۆ ئەم کارە فەندێک وەربگرێ بتوانێ بەشێکی کارەکە جێبەجێکردنی ئیشەکە بێت و بەشێک لەوە بۆ کارمەندان و ئیش و کارەکانی خۆی بێ بۆ شتێکی ئاسایی بێ بەڵام لە هەرێمێکا ژین لام من لەو باوەڕێیان شتێکی زۆر نۆرماڵ بێکە بۆ منە ڕێکخراو هەبێ بۆ ژینگە دانرابێ ڕێکخراو هەبێ بۆ مرۆڤدۆستی دانرابێ ڕێکخراو هەبێ بۆ کاری خێرخوازی دانرابێ بەڵام ئاماجەکەی خۆی نەپێکیە بۆیە ئێمە زۆر جاوەکو ڕێکخراوەکان چەند جارێکیش داوامان لە فەرمانگەی ڕێکخراو ناحوکمەکان کردووە کە نزیکەی 5,000 مۆڵەت لە فەرمانگە دراوە بۆ 5,000 ڕێکخراو گوتومانە تکایە وەرن لیژنەیەکی چاودێری و بەدواداچوون دابنێن کام ڕێکخراو ئاماجەکەی خۆی پێکاوە کام ڕێکخراونەی پێکاوە بۆ نمونە ئیجراعات و لێپرسینەوەی لەگەڵا بگرێت تەنانەت تا بگاتەوەی مۆڵەتی ڕێکخراوەکەشیان لێوەربژێرێتەوە. سوپاس دەکەم کاک لوقمان سەبارەت بەوەی کە ئێمە بڵین لە ئەو کە ئاو بڵین هەوا و خاک پیس دەبێت ئێستاوەی لە کوردستانە ڕوودەدات مەترسیەکان بە دیاریکراوی چین ئێمە خاکمان زۆر پیس بووە یاخود ئاو یاخود هەوا کامە ئێستا زیاتر ڕوبەڕووی مەترسی بۆتەوە لە کوردستان؟ من ویستم سەرنجێک لەسەر قسەکەی کاک معروف بدەم سەبارەت بە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئێستا بە پێی دەسەڵاتی یاسایەکەی ڕۆڵی وەزارەتی هەیە و ئیش و کاری وەزارەت جێبەجێکە تەنها یەک مشکلێکی یاسایی هەیە سەرۆکی دەستە بە پلەی وەزیر ئەندامی ئەنجومەنی وەزیران نییە ئەگە ناوەکو دەسەڵاتی وەزیری هەیە دانی وەکو لە ئاستی دەستەکەی گەرچی پۆستەکەی بریکاری وەزیرە بەڵام ئیش و کارەکان کە ئێمە بەشێکی لە مۆڵەتەکان حەق لەسەر ئەوە نییە ئەگەر بازدانێک هەبێ یا لە شوێنێک شتێکی نایاسایی بکرێ ئەوە زۆر حادکەشە بۆ لە کوردستان کەم تا زۆر لەوانێ حاتیوا بەدی بکرێ بەڵام وەکو کە ئێمە یەکەم دەستە بووین کە یەکەم وەزارەت بوو کە کراین بەدەستە تێبینیمان لەسەر ئەو پرۆسەیە هەبووە کە بەداخەوە کاتی خۆی پەرلەمانتارە بەڕێزەکان وایان کردووە بۆ نمونە مەسەلەن بریکاری وەزیر
دەبێت دوای ئەو لە ڕووی ئیداری و یەکسەر بەڕێوەبەری گشتی بێ گەرچی بەڕێوەبەری گشتی لە دەستەی ژینگەدا نییە بەڵکو بەڕێوەبەر هەیەتەنە هەندێک جار هەیە یاساکە ئاماژە بەوە کات دەڵێ تەنها بەڕێوەبەری گشتی دەتوانێت کەسێک سزا بدە یا وەزیر یا بریکارەکەی ئێستا لە هەندێک شوێن هەندێک خەڵک سەرپێچیەکەن کە بە نیازن و بڵێ ئەو کەسە سزای بدەن پارێزەرەکان دەڵێ ئەو دەسەڵاتان نییە بە پێی یاسا ئەو گرفتە یاساییمان هەیە ڕاستە بەڵام ئەوکان کە ئێمە ممارەسەی کاری وەزارەت و کاری بەڕێوەبەری گشتەکانەکەین لە کوردستان ئەوەی کە ئێمە ڕۆژانە سەرنجی بۆ دەین گەرچی بابەتی ژینگەی پێویستی بە ڕیپۆرت و توێژینەوەی ورد و دەقیقەیە بۆ ئەوەی کا بڕیار بدەی لە ناوچەیەکی دیاریکرا و ڕێژەی پیسبوون چەندە چونکی ژینگە وەکو توێژینەوەیەکی لەبەر بنەمایەکی زانستی هەیە ئەوە زانستیش پەیوەندی بە ئەرقام و ژمارە هەیە لە سنوورێکی دیاریکراودا وەکو دیاردە کۆمەڵایەتەکان نین بڵێن دەکرێت توێژین لە شوێنێک بکەی دواتە گشتانی بۆ بکەی لە ژینگەدا ئەوە نییە بەڵکو بۆ نمونە دەڵێن پیسبوونی شاری هەولێر شاری هەولێر پێویستە ڕووبەرێکی دیاریکراوەکەی باسکەی کە ڕێژەی پیسبوونەکەی چەندە بەڵام دەکرێت ئێمە کۆمەڵی هێمە و نیشانە هەن هۆکارن یاخود هەنگاونانە بەرەو پیسبوون لەوانە زۆری ئۆتۆمبیلەکانمان ڕێژەی زۆری ئۆتۆمبیل بێگومان ئۆتۆمبیلەکان سام ناکەن بۆ پیسبوونی ژینگە بۆ بەتایبەتی پیسبوونی هەوا بە دەرجەیەک دووەم جۆری ئەو گاز و بنزینەی کە بەکاردێ لە هەرێمی کوردستان تێبینی هەیە کۆمەڵی مادە بەکاردێک کە نێودەوڵەتیان ئەو مادانە قەدەغەن نابێ بەکاربێ هەست دەکرێت ئەو مادانە بوونی هەن و کاریگەری سامناکی لەسەر تەندروستی مرۆڤ هەیە و زۆری ئەو تاوکێستە وزەی کارەبا بە وزەیەکی خاوێن ئینتاجمان نییە بەڵکو بە گازوایل و بە مادە سوتەمەنەکان ئینتاجی کارەبامان هەیە چ مۆلیلا کۆڵانەکان چ وێزگەکانی بەرهەمێنان بە ڕێژەیەکی زۆر خۆشبەختانە ئێستا بۆ تەندێک هەمونەتە غاز بەڵام غازی ژەر هۆکارێکە بۆ پیسبوون بەڵام باشترە لە گازوایل بێگومان مەسەرەی خاک ئێمە چەند هۆکارێکمان هەیە بۆ پیسبوونی خاک پاشماوەکانی ئێمە تێگڕە شارەکانی کوردستان جێی تموح و خواستی ئێمە نین کە ڕیسایکلین بکرێن ئەو هۆکارێکە بۆ پیسبوونی خاک و هەندێک هاوڵاتی کە پابەندی ژینگە پارێزی نابێ کە پاشماوەکەی لە هەندێک شوێن ناوچە گەشتیارەکان یان سەیرانکارەکان ئەو پاشمانە جێ دێڵن ئەوە هۆکارێکی ترە بۆ پیسبوونی خاک گرفتێکی ترمان هەیە لە سێکتەری ئاو پاشەڕۆ یان ئاوەڕۆی شارەکانی هەرێمی کوردستان بەداخەوە تێکەڵی دەریاچە و زیەکانی کوردستان دەبن هەم لە سلێمانی کێشەمان هەیە و هەم لە شارەکانی تری هەولێر بە هەمان شێوە گەرچی ئێمە بەداخەوە بەنداوی زۆر گەورەشمان نییە کە کار بۆ پاراستنی ئاو بکەین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو مشکلانەمان هەیە بەداخەوە لەبەر ئەوە دەکرێت بڵێن ژینگەی هەرێمی کوردستان معنای ئەوە نییە بڵێن زۆر زۆر نۆرماڵە و هیچ کێشەمان نییە با بەڵکو کێشەمان هەیە بەڵام کێشەکە چەندە مەترسیدارە ئەوە دەکرێت توێژینەوە بیسەلمێنێ بەڵام بەپێی دیدی پسپۆڕان و بەپێی ئەو ستاندانەیە هەن کە هۆکار هەن بۆ پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان باشە بەس وەکو بڵین ئەوەی کە باجی ژینگەی یاخود بڵین سندوقی ژینگە ئێستاوەی لای ئێوە بەدا چونتان کە دەبێت چەند پارەی تێدا چووکە گرێبەسێکی زۆری نەوت کراوە بڵین مۆڵەت هەیە باجی ژینگەی لە زۆرێک لە وەزارەتەکان هەیە هیچ بڕە پارەیەکی تێدایە وەکو سندوقەکە ئێمە سندوقی ژینگەمان هەیە کە ئەو سندوقە لەژێر دەسەڵاتی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەیە نزیکی ملیارێک دیناری تێدایە کە ئەو پارەیە وەکو ژمارە هیچ گۆڕانکارێکی بەسەردا ناتەوە کەسی وەکو ژمارە دەسەڵاتی نییە بەس سەرفیکا بۆ شوێنێکی تر بەڵام خودی پارەکە و خودی دەسەڵاتی سەرفکردنی لە ئێستادا بە پێی نووساوێکی ئەنجومەنی وەزیران کە مۆڵەت سندراوەتەوە لە هەموو وەزارەتەکان غێری ئیسtisnان بۆ چەند وەزارەتێکی دیاریکراو نەبێ توانیان هەیە ڕێژێک بۆ خۆیان سەرف بکەن ئەگەنا وەکو داتا ئەو سندوقە لەژێر دەسەڵاتی ئێمەیە گرفتێکمان هەیە ئێمە لە کوردستان کاتی خۆی پەرلەمانی کوردستان کە یاسای وەزارەتەکانی دەرکردووە وەکو دەڵێن بە سێکتەری ژینگەیدا نەڕۆشتووە یاخود بڵێن لایانی ژینگە پارێزی ڕەچاو نەکراوە مەسەرەن بۆ نمونە وەزارەتی سامانە سروشتیەکان لەژێر بەپێی یاسایەکی تایبەتی بۆ خۆیان ئەوان دەتوانن کاریگەری ژینگەی بۆ کۆمپانیەکانی نەوت بکەن و بەپێی یاساکان نادرێت بە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە غێری وەزارەتی سامانە سروشتیەکان ئەوانی تر دێنەوە لای ئێمە کە مۆڵەتیان پێ دەدرێت بەڵام سێکتەری نەوت هەموو لای وەزارەتی سامانە سروشتیەکانە بێگومان ئەوەش پەرلەمان ئەو حەقی بەوان داوە لە یاساکە هاتووە گەرچی یاسای نەوت کە نزیکی 36 لاپەڕەیە بە ڕێژێکی زۆر کەم باسی سێکتەری ژینگە کراوە مەسەن دەرهێنانی یا چاودێریکردنی یا بەڕێوەبردننی ئەوانە بەڕاستی کەمترین لانی ژینگەی تێدا هەیە
ئەمەش بەشێکی بەڕاستی کارەساتی ژینگەیمان هەیە ئەگەر لەژێر چاودێری ژینگەی نەبێ خۆ لەگەڵەوەش ئێمە خۆشبەختین کە خاوەن دارایی خۆمان بین وە سەرچاوی دارایی خۆمان لە ناخۆی یاریمی کوردستان بێ کەس نکۆڵی لەوە ناکە بەڵام قسەکە لەسەر ئەوەی ئەگەر لەژێر چاودێری ژینگەدا نەبێ یاخود بەپێی ستانداردەکانی ژینگە نەبێ بەپێی هەموو توێژینەوەکان سێکتەری نێو تۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە یعنی ئەگەر لەژێر چاودێری ژینگە نەبێ گرفتەکە لێرە ئەوەیە ئێمە ئەمڕۆ بیا بەیانی بێ ئەگەر لەژێر چاودێری ژینگە نەبێ باجەکەی هەموو خەڵکی کوردستان بێگومان دەیدا لەبەر ئەوە پێویستمان بەوەیە کە تێگڕای ئەولەویاتی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕانەوە بێ بۆ ئەوەی کە چۆن کارەکانمان ژینگەیی بێ کە کارەکان ژینگەیی بوون ئەنج جێبەجێ بکرێت. سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵ مامێنەوە. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک معروف سەبارەت بە کۆمپانە نێوتیەکان یاخود ئێمە تقریبان زیاتر لە 100 پاڵاوگەینە یاساییمان هەیە چەندە مەترسیان بۆ سەر ژینگە دروست کردووە. خۆی ئەگەر ئێمە باسی ئەوەی کاک لوقمانیش باسی کرد بەداخەوە مەسلەی سێکتەری نەوت دەرکراوە لە ژینگە یانی زیاترەوان ڕاستە خۆیان تەعامولەکەن هەر لە کاتی هەڵکەندن یاخود ئەو گرێبەستانی کە حکوومەت لەگەڵ کۆمپانیەکانەیەکە تاوەکو دەرهێنانی تاوەکو گواستنەوەی تاوەکو بەکارهێنانی ئەگەر ئێمە بە شێوەیەکی زانستی بیری لێ بکەینەوە هەمووی کارێکە بۆ نمونە لە زەرری ژینگایە بەتایبەتی ئەو پاڵاوگەنە یاسایانەی کە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان خۆشبەختانە لە ماوەی لە 1-2 ساڵێکە چەند هەوڵێک دراوە بۆی کە بەشێکیان دابخرێ بەشێکیان بە یاسایە بکرێ خۆ چارەسەر بکرێن بەس فلتریشان دەنەوە فلترە ژینگەی کە وەرە فلتەری ئێمە مۆڵەتیان نیەگاک حەکیم ینی پاڵاوگەنە یاسایی هەر نایاسایەکان نایوانەیە کە مۆڵەتیان هەیە فلتەریان هەیە خۆی هەندێکیان ئەوانەی کە ئەوی من ئاگادار بم لە ڕێی حکوومەتی عێراقیەوە سەرپەرشتیەکرێن بەڵام لە هەرێمی کوردستانە ئەمانە بەشێکیان مەرجی ژینگەیان تایە کە بەشێکیان کەمترین کە بڵین مەترسیانە سەر ژینگەیە بەڵام هەر پاڵاوگەی نایاسایی ئەمە خۆی ناوەکەی بەخۆیەتی نە مۆڵەتی وەرگرتووە نە ئامادەی فلتەر دابنێ نە ئامادەی مەرجە ژینگەیەکان و تەندروستیەکان و کۆمەڵی ئەو فلتەرانی کە پیای ڕۆدا بنرێ کاتێک کارێکە یاساییە کە تۆ جەنابەت یا من هەر کەسێکی تر ئەمانەی و مۆڵەتی وەرگرین بە چەند شوێنێکی حکوومەتە هەیەتی ئەپەڕین بە ڕیزبەندی مۆڵەت مەدەنێ بەڵام کە تو هاتی پاڵاوگەکەت دانا حسابت بۆ حکوومەت نەکرد و بە پاڵپشتی حیزب و کۆمەڵی بەرپرس کەواتەمە هیچ مەرجێکی یاسایی و تەندروستی و ژینگەییتیانە من یەک زۆر جارەوەم لا گەڵاڵە بۆ نمونە حکوومەت لەو کێڵگانە یاخود لەو پاڵاوگانە ڕۆژانە بەدەیان و بە سەدان تەنکەری بار هەڵگر بۆ نمونە سوتەمەنیە گوازێتەوە تەنانەت نوکتەیەک هەبوو وتیان کابرایە کە تۆزێ لە ڕووی دەرونیەوە تاوا نەبوو گوتی باشە حکوومەتی هەرێم بۆ نایە هەر تەنکەرەکان لە حێم کا بەیەکەوە لە چێڵگەکەەوە ئەگاتە سەر حدود ینی پێویست بەم جومجوڵە ناکە ینی بەڕاستی جوانترین فکرە بووە بۆ من حکوومەتی هەرێم خۆمە ئیشی ڕۆژ و دوو ڕۆژی نییە بۆ منە بۆ نایبی لەوە بکاتەوە گواستنەوەی نەوتەکە ئیتر بۆ ناوخۆی یاخود بۆ دەرەوەی وڵاتە بە یاساییان بە نایاسایە بە بۆڕی بێ یعنی ئێمە لە ماوەی ڕابردووە بینیمان لە سنووری دوکان لە سنووری چەمچەماڵ لە سنووری دەربەنی خان لە دەیان شوێنی تر بۆ نمونە کارەساتی مرۆیی دروست بووە کارەساتی سروشتی دروست بوو بۆ نمونە تەنکەر وەرگەڕاوە هەمووی سوتەمەنی تیا بووە تێکەڵ بە زەوی کشت و کاڵی بووە بەشێکان تێکەڵ بە سەرچاوەکانی ئاو بووە کە بەڕاستی ئەمە خۆی یەکێکە لە ئەو مەترسیانی لە ڕووی مەسلەی نەوتەوە بەرامبەر ژینگە کراوە سەبارەت بەو بۆن و هینەی کە لە هەولێریش ماوەی چەند ساڵێکە ڕوەدا کە ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە هەولێر بوون باز لەوە کرا خۆشبەختانە هەوڵ درراوە چارەسەرکرێ بەڵام ینی تۆ لە ناو پەیوەندی بە پاڵاوگەنە یاساییەکان سەد پەیوەندی بە پاڵاوگەنە یاساییەکان بوو کە بەشێکیان لە نزیکی شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان دانراوە بۆنەکەی بە تایبەتی لە وەرزی گەرمایە گوازراوەتەوە بۆ ناو هاوڵاتیان باش وەکو ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان چەندە یاخود ئێستا بڵێن داگیرکارێکی زۆر هەیە بۆ سەر پاوان و دارستانەکان وەڕوە ڕێژەی سەوزاییش خۆی یەکێک لەو شتانی کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ئێمە ئەیبینی بە نادیاری ماوەتەوە مەسلەی داتا و ئامارێکی دقیقە یعنی من لە جەنابەت پرسم کاک حەکیم هەرێمی کوردستان چەند هاوڵاتیە ینی هاوڵاتیان هەرێمی کوردستان ڕێژەکان چەنە یەکێکەڵێ 5 یەکێکەڵێ 5.5 یەکێکەڵە وڵا لە 6 ملیۆن ترازاوە ینی ئەمە کە دانیشتوانێکە بۆ منە لە هەرێمێکە ئەبێ دیاری کراو بێ لە ڕووی مەسلەی داتا و ئامارەکان وەک چۆن لە بابەتەکانی تران ناڕوونن
لە مەسلەی ژینگە شاوایە ئەوەی کە کاک لوقمان جەنابی باسی کرد ئەبێ بە داتا و بە توێژینەوە یاخود بە لێکۆڵینەوە ئێستا دیارنێ لە کۆی کوردستانە ڕێژی سەوزایی چەند بەپی ئەو داتا و ئامارانی کە ئێمە من وەکو کارێکی ڕۆژنامەوەنی کارم لەسەر کرد لە ماوەی ڕابردووە بە وتەی بەرپرسانی سلێمانی بە تایبەتی لە ڕووی باخ و بڵین باغچەکانەوە سلێمانی سەوزترین شاری عێراقا خۆشبەختانە 2020 بۆ 21 ڕێژەی سەوزایی لە سلێمانیە گەشتوتە لە 1990 ئەمە مای خۆشحاڵیە کە بەپێی ستانداردی گیانی 15 بۆ 25 یعنی سلێمانی لە نیوەی ئەوە ترازاوە لە 15ەکە بەس لەو ماوەی داگیرکارێکی زۆرەوە بۆ سەر پاوان و دارستان و بۆ سەر سنەوبەر هەر لە سلێمانیوانە ئەوەش کارەساتی ژینگەی نییە سووتانی سنەوبەرەکان هەبوو بۆ پرۆژەی نیشتە جێبوون و بۆ مەخزن و بۆ ئەوانە خۆی کاک حەکیم بەداخەوە لەبەرەوە ئێمە ژینگە کەسێک نییە خاوەنی بێ هەموو کەسێک دەتوانێت سەرپێچی بەرامبەرکە هەموو کەس دەتوانێت دژایەتی بکە ئەگەر نا مەسلەی سووتاندنی سنۆبەرەکان مەسلەی تێکدانی داری سروشتی بۆ شوێنی نیشتە جێبوون مەسلەی ئەو ئاگرانی کە ساڵانە لە هەرێمی کوردستانە ئەکەوێتەوە ئەمانە داری سروشتی بە تایبەتی وای کردووە کە زۆرترین زیانی بەربکەوێت ئەگەر نا لە ڕووی خۆڕوسکیەوە هەرێمی کوردستان خاوەنی بۆ نمونە ملیۆنان دار و درەختی زۆر بەهێز بە چۆنەڵە گونجاو لەگەڵ سروشتا بەڵام ئەو کارانی مرۆڤ بەرامبەر قڕکردن و وێرانکردنی وای کردووە کە گومانی تیانێ لە داهاتوە گەر بەم شێوەیە بڕوا بەشێک لە دارستانە سروشتەکان لە هەرێمی کوردستانە کۆتاییان پێدێ. سوپاس دەکەم کاک لوقمان بگەڕم بۆ لای بەڕێز سەبارەت بە سزادان وەکو یانیت سزادانێکەیە لەسەر سەرپێچە ژینگەکان جاچی بۆ کۆمپانیەکان بێتی وەکو هاوڵاتی بێ سزاکان وەکو پێویستن کە ببێتەوەیەوەی کە مەترسیەکان بۆ سەر ژینگە کەم بوو بێتەوە؟ بێگومان سزاکان هەن ویستم ئەو تۆزی حاڕوونکردنەوە زیاتر بدەم لەسەر ڕێژی سەوزایی بەپێی بەدواداچوونێکی وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو کە لە ساڵ 2015 کرابوو 413 سەوزایە لە هەرێمی کوردستان 413 بەڵامی کاک معروف دەرێگە لە سنوورێکی جوگرافی دیاریکراو لە سلێمانی بەتەنیا وەربگرێ ئەوە نازانم بەڵام تێگەڕای کوردستان ڕێژەکە ئەوەندەیە ڕێژەی ستاندارد باسەوەکەن مەفروزە بەلایکەم 180 بێ اینجا ستانداردێکی تۆکمەی ژینگەیە بەڵام دەبێ ئەوش بزانین سەوزایی بریتە لە دار نەکو لە وڵی سەر شۆستەیە کە فریز لێچاندرابێت چونکە ئەوە بە سەوزای حساب نییە بێگومان سەبارەت بە سزادان پێ یاسا مافیەوەمان هەیە ئەوانەی کە سەرپێچی دەکەن سزا بدەین بەڵام بڕی سزاکە ئەو سزا زۆر گەورە و زەخمە نییە کە بتواندێ وەکو بڵێ ئەو شەریکە و کارگەیە وەرە ئیفلاس پێ بکە یان وای لێ بکە بێتە هۆکارێک کابرا سەرپێچی نەکە مەسەلەن بۆ نمونە لە ئێمە تا 10 ملیۆن دینار دەتوانین شوێنێک سزا بدەین بەڵام بۆ هەندێک خەڵکان 50 ملیۆنیش هیچ نییە 100 ملیۆنیش هیچ نییە بەڵکو ئەو تاوانەکەی ئەوەندە گەورەیە لەوانەیە بە حەوت قاتی ئەوە سزای بدە هێشتا هیچ باکی نییە بۆ واتای باکی نییە سوودمەندێکی زۆر زیاترە لە پار و داهاتەکەی لەم لاشەوە زیانەکەی ئەوەندە زۆرە بەراورد ناکرێت بۆیە مسێ خاڵم نووسی بوو ئەگەر ئێمە بەڕاستی بە جددی بمانەوێ سێکتەری ژینگە ببینە قالبێکەوەی کە هەمومان دڵخۆش بین یەکەم دەپێویستمان بە عەقڵێکی ژینگەییە یا هۆشیارێکی ژینگەی یعنی ناکرێ هاوڵاتێکی ئێمە ئەوەندە ڕێزم بۆی ئەوەندە چاوچنۆک بێ وە بەرهێنەرێک ئەوەندە هەمیشە بیر لەوە بکاتەوە ملیۆن دلارەکانی زیاترکە لەسەر تەندروستی خەڵک کەچی خۆشی تێدا زەرمەندە چونکی ئێمە هەرچەندە جیاواز بین بەڵام لە ژینگەدا یەکسانین هەر هاوڵاتێک مادەم لە هەرێمی کوردستان دەژی جیاواز ناتوانێت لە تو جیاوازتر بێ ئەگەر هەوایەک پیس بێت و هەڵی دەمژی ئەوش هەڵ دەمژێ بۆ ئێمە پێستان بەم عەقڵێت و بەم هۆشیارێک کە هاوڵاتی و بەرهێن بزنسمان مەسئول هەموو خەڵکێک کە بۆ دیدگایەوە بڕوانێ بۆ ژینگە ژیانێتی ناکری خەڵکێک لە سەردارەی دامنیشی و ژێرەکەی ببڕێتەوە چونکە ئەوە دەخاو دەخوەک ژینگە وایە هاوڵاتێک کارگێک دابنێ بەنیاز بێ و بەرهێنان بکە لەسەر دووکەڵێک خراپ دڵنیا بە ئەو خۆی نەخۆش دەکەوی دەمرێ خاڵی دووەم مەسەلە ئەوەیە ئێمە بەپێی زانایان کە لەگەڵ زانانی گفتوگۆمان کردو مەسەلەی ژینگە مافی گشتیە دەبێت هەموو موسڵمانێک ئەوە بزانێ مافی گشتی لێخۆشبوونەکەی نییە ئەنی خوای گەورە لەو کەسە نابوورێ کە حەقی ناسی لەسەر بێ حەقی خەڵکێکی تر لەسەر بێ ئیلا دێ بچێ گەرنی ئازاکە
باشە هاوڵاتیەک کە کاتێک ئۆتۆمبیلەکەی دووکەڵەکە ینی لەوانەیە من بینی ومە هەموو ڕووکەشەکەی بە خەڵکێکی زۆر دیندار و مسلمانە چێ بەڵام لەو لاشەوە نازانێ ئەمیکەم دووکەڵی لە ئۆتۆمبیلەکەی دەرەچێ ئەو مافی خەڵکی ترە خەڵکی تر تووشی سەرەتان دەکات بە پێی توێژینەوەکان دووکەڵی سیارە هۆکارێکە بۆ دایان نەخۆشی دەبێت هۆکاری سەرەتان ئێلەی بپرسە بڵێ کاکە جان تۆ خەڵکی نەخۆش دەکەی ینی باکی بەوەنێ دەڵێت چێ دەڵێ وایە ئەگە ئەم هاوڵاتی هۆشیار بێ کە بزانێ ئۆتۆمبیلەکەی دووکەڵەکە و مافی خەڵکی تر پێشەرەکە ئەمەش هۆکارێکی ترە دوم سەبارەت بۆ یاسا هۆکارێکی ترە سزاکان ئیجراعاتە توندیەکانی یاسایی زۆر گرنگە بۆ ئەو پرسیاری جەناب دوو فاکتەری زۆر گرنگەیە بۆی کە یاسای ژینگە جێبەجێ بکرێت یەکەم پێویست دەکات هێزێکی جێبەجێکاری یاسا لەگەڵ دەستەی ژینگە بێ یا لەژێر فەرمانی ژینگە بێ دوم دادگایەکی تایبەتمەندی ژینگەی زۆر پێویستە لە هەرێمی کوردستان دروست بێ بە ئامانجی ئەو خەڵکانی کە سەرپێچیەکەن دادگای ژینگەمان نییە بەڵام پۆلیسی ژینگە و دارستانمان هەیە ئەوش بە پێی ڕێنمایەکانی ئەوان ئەرکیان لە دەرەوەی شارەوانەکانە لە دەرەوەی شارەوانەکانی هەرێمی کوردستان ئەرکی پۆلیسی و دارستان هەیە خۆشبەختانە لە هەولێر پۆلیسی شارەوانی لەگەڵ فەرمانگەی ئێمە هەندێک هەنگاویان نا لە ئازادکردنی باڵندە و هەندی ئاژەڵی کێوی ئەمانە دەبنە هۆکارێکی باش ئەگە ئەو زیاترانە بەردەوام بێ بێگومان خزمەتێکی زۆری ژینگاکە ئەمە ئەوکو هەنگاو بوو بەڵام لە سێکتەرەکانی تریش ئەگەر هەنگاو بنین یا هەنگاو بدرێ هەماهنگگی هەبێت لە نێوان شارەکانە بێگومان خزمەتی ژینگاکە باشە کاتمان زۆر کەماوەگەر بە کوردستان پرسیارێکتر سەبارەت بە زۆری ژمارەی ئۆتۆمبیل کە باز لەوەکە ئێستا 1,839,000 ئۆتۆمبیل هەیە و بڵێن ئەو مادانش کە تێکەڵ بە بەنزین دەکەن لە هەندێک لە گۆڕۆپانەکان ئێوە بە داچوتان کردووە مەترسینین ئەو مادانە بێگومان ئێمە تقریبان 3 مانگ بەر لە ئێستا بە نووسراوی فەرمی کە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە مەترسی ئەو بنزینمان بە لانی پەیوەنددار گەیاندووە کە ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سروشتەکانە لەسەر ئەو نووسراوە ئێمە لێژنێک پێکاتوە تایبەتمەندەکانی بەزینیان دیاری کردووە ئومێد دەکەین بە زووترین کات جێبەجێ بکرێ بێگومان سەبارەت بە زۆری ئۆتۆمبیلەکان بێگومان ئەو ژمارەیە زۆرە ئۆتۆمبیل هەرێمی کوردستاندا ئەویش بەداخەوە بە دیرەکەی ئەوەیە ئێمە تاوکو ئێستا هێڵی گشتی گواستنەوەمان نییە ئەو گرفتەکەمانە بۆچی ئەگەر توی هاوڵاتیەک منێکی هاوڵاتی کە کاتێک دەستمە سەرداوامەکەی خۆم بتوانم بە کەمترین پارە بڕۆم بە زووترین کات بگەمە شوێنێکی دیاریکراو خۆمدا ئەو کە ناچار نابم ئۆتۆمبیلەکەی خۆم بەرم بۆیە ئێمە بۆ چارەسەری ئۆتۆمبیل هەنگاویەکەمان ئیلا ئەوە دەبێ خەتی گشتی هێڵە گشتیەکانی ینی گواستنەوەی گشتنی تەوفیر بێ بۆ خەڵکی دابین بکرێ تاوکو بێتە بەدیلێکی ئەوە کە هاوڵاتی کەمتری ئۆتۆمبیلەکەی بەکاربێنێ لە زۆرێک لە وڵاتان بۆ نمونە ئۆتۆمبیل بۆی نییە بچێتە خەتی سەری ئەو خێرایەکەی ئەگە هاتوو بەس خۆی لێ ناوی بێ بەڵکو ئەگە 4 نەفەر لە ناوی بێ بۆ هێنجا بچێت لەو هێڵە بڕوە ئەکە لە کوردستان ئەم بابەتانە ڕوون بکرێتەوە یا ئیجراعات بکرێت دڵنیام لەوەی ڕێژەی ئۆتۆمبیل کەمەکاتەوە خۆی ئۆتۆماتیکەن هەنگاوێکی تر دەبێت ئەم بگەینەوەی کە ئۆتۆمبیلە کۆنەکان دەبێت ئیلا لە ناو ببردێن بە ئامانجی ئەوەی کە ئۆتۆمبیلی نوێ بێ کە خزمەت بە ژینگە بکە و کاریگەریەکان لەسەر ژینگەکەم کاتەوە باشە دوا پرسیارم زۆر بە کورتێکە شتێکی ماوەی سەبارەت بە زبڵ و خاشاک وە بزانێت سەر لە کۆی کوردستان 7,000 تەن زبڵ و خاشاک هەیە چەندی ریسایکلین دەکرێت لە هەموو شوێنەکان کارگەی ریسایکلین هەیە بە کورتی بێ سوپاس دەکەم طبعاً چارەسەرکردنی پاشماوەکان ئەرکی وەزارەتی شارەوانیە بە پێی یاسا لە هەر شوێنێک پاشماوە هەبێەوە ئەرکی ئەوانە کە کۆی کەنۆبی بن چونکی بە پێی یاسا دراوە بۆ ئەرکە بەوان ئەوە یەک دوو تاوکو ئێستا ئەوەی کە هەن بەشێک لە زاخۆوە ڕسایکلینی هەیە بەڵام لە شارەکانی کە بەڕاستی جێی دڵنیایی ئێمەنین بە تایبەتی هەولێر و سلێمانی هەنگاوی باشی نا بەڵام بەداخەوە پرۆژەکە وەستاوە لەلایەن کۆمپانیەکی فەڕەنسیەوە ئەوەی بزانم کە کرابوو بەڵام بەداخەوە تەواو نەکرابوو لەبەر ئەوە ئێمە بێ چارەسەرکردنی پاشماوەکان ناتوانین باسی پاراستنی ژینگە بکەین لە ڕووی خاک و لە ڕێ ئاوی ژێرزەویەوە ئەوانە زۆر کاریگەریانی هەروەها ڕیسایکلین دووبارەی ئاوەڕۆیەکانمان ئەوی زۆر گرنگە دەبێت لە دوا پێم ئەوە بڵێم ئێمەی خەڵکی کوردستان لە هەموو خەڵکی تر زیاتر پێویستمان بەوەی گرنگی بە ژینگە بدەین چکی وەکو دەڵێ بە خوێن و بە شەهیدەکانمان ژینگەی کوردستان بان پاراست و کارمان لەسەر کردووە و ئێمەی موسڵمان کە پێویستمان بەوەیە ئەو بزانین کە وەلەوە من فتوان نادەم بەڵام ڕایزانان وایە کە ژینگە حەقوون ناسا مافی گشتیە دەبێت موسڵمان زۆر بە حەزەرەوە تەعامل لەگە ژینگە بکە نابێت کارێ بکە بێتەوە کاری پیسبوونی ژینگە ومێد دەکەم ئەوە بگەینەوە قەناعەتەی کە ئێمە ژینگە ژیانمانە ناتوانین لە ژینگەیەکی تەندروست نەبێ تەندروستیمان باش بێت دەبێت ژینگەیەکی خاوێنمان هەبێ
تا تەندروستێکی باشمان هەبێت. بەڵێ سوپاس دەکەم لقمان کاک معروف کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە زیادبوونی بەکارهێنانی مادە پلاستیکەکان لە کوردستانە سفری سەفەری و قاپ و پەرداخ و ئەوانە چەندە مەترسین چونکە باز دەکێت کە 500 ساڵ 300 ساڵ پێویستیان بەوەیە کە تا شی دەبنەوە بڵێن تێکەڵ بە خاک و ئەو هەوا دەبن. خۆی گومانی تیانە ئەمڕۆ زۆربەی هاوڵاتیان هەر لە ژەمە خۆرا بڵێن ڕۆژانەکانی تا گەشت و گوزار تا سەفەرکردن تا بۆ لە دوکان و شوێنە گشتەکان کە کارەکە مادە پلاستیکەکان بەکارێنێ ئەگەر ئەوەی کاک لقمانیان خودە پرسیاری جەنابە دووتت ئەگەر ئێمە کارگەی ڕیسایکلینی باشمانە بێ گومانی تیانی ئەمانە مەترسیان کەمترە بەڵام ئەکەوێتە سەر هۆشیاری تاک بۆ نمونە هاوڵاتیەک بزانێت کە مادەیەکی پلاستیکی بۆ سەرما و گەرما ئەگەر بەکار بێنێ لە ڕووی تەندروستی و مەترسیەیە لە ڕووی ئابووری و مەترسی بڵین زیانی پێگەینێ بۆ دواتر ئەگەرێمە باسی پیسبوونی ژینگە و پاژماوەکانی بکەین ئەو گومانی تیانە مەترسیەک بەجێڵێ بۆ نەوەکانی داهاتوو بەڵام ئەمەش ئەگەڕێتەوە بۆ لایەنی حکومی ینی بەداخەوە لە هەرێمی کوردستانە کاراسانی بۆ هەندێک بابەت کراوە گران بن مادە پلاستیک بەشێکی گران بێ بەشێکی باجی لەسەر بێ ئەکرێ بەشێک لەو کارگە و کۆمپانیانە کە لە ناوخۆی هەرێمی کوردستانیا خود لە دەرەوە بەرهەمێنێ حکوومەت بیکاتە مەرج لەسەری کە ئەبێ لە زۆربەی شار و شارۆچکەکان ئۆفیسیان هەبێ وەریگرنەوە بۆ نمونە دیاری و خەڵات و تەنانەت کڕین و فرۆشتی لەگەڵا بکرێت لەگەڵ هاوڵاتیانە کە پیانە درێتەوە بەڵام لە هەرێمی کوردستانم زۆر زابی لەواکەمەوە بۆ نمونە هەر ئەو دەبێ ئاو خواردنەوەی کە بەکارهێنرێ باش ئەم کۆمپانیانە کە ڕۆژانە بەکارهێن ئێخەنە بازاڕەوە ئێخۆ ئەبێت دواتر هەمان مادە بکردنەوە کە من ئاگادارم بەشێکی لە دەروی وڵات دیە لە هەرێمی کوردستانە نەتوانراوە بۆ نمونە کارگێک دابنرێ ئەو بڵێن دەبانە دروست کاتەوە ئەگەر دابنرێ بۆ نمونە ئێمە ڕیسایکلینەکەمان بەرەو پێشە چیە لایەنی کەم هەلیکار بۆ کۆمەڵی خەڵک ئەڕەخسێ و لایەنێکی تر ئەوەیە کە ئێمە ژینگە زەرەری پێ ناگەێنرێ بەڵام بەداخەوە من ئەوەی کە جەنابیشت مەسلەی زۆربوونی ئۆتۆمبیل و ئەوە لە بازاڕە بەپێی داتا ئامارەکان ڕۆژانە 8 ملیۆن لیتر بنزین تەنها بۆ ئۆتۆمبیل سەرفەکرێ کەواتەمە لە قازانجی چیایە بەداخەوە حکوومەت یاریمی کوردستان بازرگانیەکە ئەگەرنا لە هیچ شوێنێکی دنیای نییە حکوومەت کار ئاسانی بکە بۆ ئەوی کە پێشێلکاری بەرامبەر ژینگە و بۆ منە تێکدانی سروشت و مەترسیەکان لەسەر هاوڵاتیان بکە تەنها لە هەرێمی کوردستانی خۆمانە ئۆتۆمبیلی مۆدیل 2021 هەیە ئۆتۆمبیلی سەغڵی هەشتاکان هەیە یعنی لە هیچ شوێنێکی دنیای ئەمە نییە کە حکوومەت چاو لە هەندێک شت بنوخێنێ بەڵام بۆ منە هەندێک کار ئاسانی بۆ هەندێک شت بکە بەشێکی لەو ئیجراعاتانە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت بەشێک شێگەڕێتەوە بۆ هۆشیاری خەڵک ئەگەر بێت حکوومەت ینی ئێمە لە زۆر شوێن بینیوانە حکوومەت ئەڵێ ئیجراعاتەکەم بەرامبەر فڵانە شت خەڵک ناوێرە سەر پێچکە بۆ منە تیژڕەوی ئێستا خەڵک کە دیاری کراوە لە 6 ناوێرە هەفتا بڕۆ بۆ لەبەروی حکوومەت پارەی لێسەنێ ئەگەر بۆ منە بەرامبەر پێشلکارە ژینگەیەکانیش هەمان بڕیاری دەرکرد ئەو کاتە خەڵک ئەگەر لەبەر خۆشەویستی خاکیش نەبێ لە ترسا ئەتوانێ ببێتە هۆکاری پاراستنی ژینگە معروف مەزید هاوسەرۆکی بردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی هەڵابجە سوپاس دەکەم لە سوودی سەرکی لەگەڵ مابووی هەروە لە هەولێرەوە بەڕێز لوقمان شێروانی بەرپرسی فەرمانگەی هۆشیاری و ڕاگەیاندن لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەرێم سوپاس بۆ بەڕێژتان سوپاس بۆ بینێرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ